ساڵمانە لەژێر تەعزیبە منیان لە پیاوەتی خست. ئەگەم جارە کامەوە بینینەوە لەناو گەردەلوولە. وەڵی ئەگەر پێویست کرا و من لەو درامایە بم ئیشەڵا. کەسایەتی لە ناو دراماکەیە کەسایەتێکی لەسەرخۆ بوو لە ژێر ڕۆژان شاروای؟ وەڵی ئێزگاروانیم نانە ئەوە زۆر ئارامە زۆر لەسەر خونا ئێزگاروانیم بەس ینی خۆم هەڵە شەوشتی وانیم بەس ئێزگار وەکۆی گەردەلوولیش نیم نەوەڵا حاڵەتی هەڵچوون هەیە و حاڵەتی دامرکانەوە هەیە. ئەی بەدەر لە گەردەلوول بەنیازی لە چ کارێکی دیکەیە بەشداری بکەیت؟ وەڵی من لە دوای گەردەلوول کاری هونەریم کردووە ئیتر بە شۆرت فیلمەوە بە فیلمی درێژ و ئەمانە تازەترینیان یا بابن کۆتاییش کە کردبێتم فیلمی سفرنۆ بوو کە وەکو بەڕێوبەری بەرهەمەکە لەگەڵ کاک مەریوان و برادران سەرخاڵ بووم لە دوای ئەوە کارم نەکردووە لە ئێستا کارم لە بەشی 1 و 2 3 گەردەلوولە قژە ڕەشە و ئەم جارە ئاوا بەنیازی داخڵ بیتۆ یا بۆ یاخەکەی؟ وەڵی تر بەدەست کاک جەلی لە خۆی چیمان لێکا وایە کارێکتەرەکە چۆن ئیجابکە واکەین تر ئەی پیریش بووم کاکە ئەم جارە لەوانێ ژنێ بۆ بێنێ لە دراماکە مناڵشی تیاابێ. وەڵی تر بێت بزەن کاک جەلی چیمان لێکا و ئەگەی نەچی هەموو سارێک لە ناو بوونی بۆ یاخەوە بۆ سەر شاشە و دراما و گەردەلوول و ئەم بابەتانە ئەمە جیاواز نییە گونجانەکەی ناخۆش نیە بۆ تۆ؟ وەڵی پێی ڕاهاتووم زۆریش من پێی مرتاحم بۆ کارانم چونکە من ڕۆژانێ بۆ هەم ئیشیشم کردووە و هەم خوێندووشمە و هەم کاریشم کردو ینی ئیتر لە شاگردیەوە هەتا وەستایی و ئەمانە پێی مرتاحم چونکە ئیشە هونەرەکان هەموو کات شانازیەکە لە ڕۆ معنەوەکەوە هێزێکە بۆ من و توانیومە شتێک تیا بەدی بکەم و لەم لاشەوە مەعیشەتەکەم زەڕورتر بووە و هەردوو لام خۆشویستە و لەگەڵ هەردووکیان ڕاهاتوو.